125,000 لێگەڕاوەتەوە بە حەنتەری بۆ دەبێ وابێ کاکە ئەو جار ئێستا مەعاشمان دەدرێتی بەو شێوەیە خوا ئێستامە قابلیێتەوەمان هەیە 40 ساڵ دەوام هەبووە قابلیێتم ئەوەمان هەیە کە ئێستا ئاوە بەو شێوە مەعاش وەرگری خانشینیوان هەیە با لە دایرەکەی خۆمان بماندنێ بۆینەوانی ئیزعاز ببوون نەمەشی ئیزعاز ببی ئەگە شکاتیمان پێکرا وەڵاو شکاتیە تەماشاکە ئەو لە ناو تەپۆتۆزەیدا لە بەهانیەوە تا سەعات 2 دەبێت لێرە بیت ئەم ئێستان بۆ خۆم مروێنێک و 62,000 مە بووە خانشی کراوم بە 376,000 ئەو چۆن ویژدانێکە یعنی دوو بەشم لێ بڕاوە بەشێک ماوە بەو شێوەش موچە بدرێ ئەو شکاتی پێکردن نییە کەی مەعاشەوە دراوە جادەمان گرتووە لە بەرەوەی داوا حەق خۆمان دەکەین لە تەلەڤیزیۆن نووسراوە کاکە دەبێت دووشەمەی سەرەی مەدەنیە ئەی بۆ درۆمان لەگەڵەکەن ئەوە گاتە پێکردن نییە ئەوە سوکاتی کردن نییە لێرە قەراروە بە خانە نووسین بدرێت لە 24 مانگ خانە نووسین بدرێت ئەوڕۆ سەرەی خانە نووسینەیە دەرێ وەرە شەیدان وەرە بندیوار وەرە پێشمەرگا ئەدی خۆمە 30 ساڵ خزمەتمان نەی خۆ پیوازمان پا نەکردووە کاکە پیوازمان پا کردووە ئەم حکومەتە بۆ خۆی جۆی لە خۆی نییە برا کە سەرەی بۆ داناوی با بە سەرەی خۆمان ماداتێ بابی کوتا کاکە ئەوڕۆ مەیە خانە نووسینی مەدەنی بەیانی وەرنەوە